بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، بۆ ئەوەی کە بزانین باوکمان بە چەند قۆناغا تێپەڕیوە یاخود باپیرەمان بە چیا هاتووە. باپیرەمان مامۆسایەکی هەبوو کە پێیان ئەوت نورەدی زەنکی، قودوە و پێشەوای مامۆسا سەلاحەدینمان نورەدین زەنکی بوو. باوکی سیاسیەکی محەنەک بوو سەلاحەدین خۆی، بۆیە ئەم پیاوە نەجمەدین شادی، ئەم پیاوە پیاوێکی گەورە بوو، ئەیوب، و پیاوێکی لێهاتووی ئیداری سیاسی بوو. ئەسەدەدین شێرکۆ چی سەلاحەدین بوو؟ مامی بوو. ئەم پیاوێکی چی بوو؟ پیاوی بازوو بوو، پیاوی عەسکەری بوو، پیاوی قووەت بوو. لەبەرەوە سەلاحەدین سێ مامۆستای هەبوو. نورەدین مامۆستا و قودوەی بوو، باوکی سیاسیەکە بوو لەگەڵ ئیداریەکەیە، و ئەسەدەدین شێرکۆش قووە عەسکەریەکە بوو. لەبەرەوە خوای گەورە هەرسێکیانی بۆ ڕەخسان بۆی کە لە هەرسێکیانەوە فێر بێ. ئێستا لەم سەردەمەیە سەلاحەدین لە شۆ پەروەردە بووە، لە ناو دیمەشقا پەروەردە بێ. سەلاحەدین گەورە بێت هەتا وەکو باسمان کرد ئەگاتە ئەوەی کە دەرز دەخوێنێ، گەورە بێ پێ ئەگا مامۆستاکانە بێنێ، ئەگاتە بەعلەبەک وردە وردەیەتەوە بۆ دیمەشق. هەموو زیکرایەتەکانی سەلاحەدین تەقریبەن ئەچێتەوە ناو دیمەشق. ئالەم کاتەیە وردە وردە سەلاحەدین خوای گەورە پێگەێنێ، وتمان پۆستی چی وەرەگرێ؟ پۆستی بەرپرسی پۆلیسی هەموو دیمەشق وەرەگرێ. ئیتر لەم پۆستەیە ئەم پیاوە سەرکەوتووە بێ. ئاگاتان لێ بێ سەلاحەدین تا ئێستەش پیاوێکی مولتەزیم نییە. بەڵێ لەوانەیە قورئانی لەبەر بێ، حەدیثێکی زۆر، مامۆستای زۆر لەناو بیئەیەکی ئیسلامیە، بەڵام بەدزیەوە شتی لا بەلای هەیە. بۆیەش ئەمەتان پێڵێم بۆی کە گەنجەکان دڵیان بە خۆیان خۆش بێ، نەڕوخێن لە کاتێکا تاوانێکیان هەیە، خراپەیەکیان هەیە، بە سەلاحەدین هەر لە شیرەوە هێنابووی، شیری خواردبوو، شیرەکەی بە شیرەوە هێنابوو. نا، وان نییە. بەڵێ سەلاحەدین شمشێرەکەی هەر بەدەستەوە بوو، بەڵام ئیلتیزامی تەواو نەبوو. ئالەم کاتەیە کە سەلاحەدین لەوەیە خەتەرێکی گەورە ڕوەکاتە عالەمی ئیسلامی، 200 دانە ساڵە حکومەکە. ئەویش حکمی چییە؟ حکمی شیعەی ئیسماعیلیە. شیعەی ئیسماعیلی لە چۆوە هاتووە؟ بۆی کە جەنابتان بەرچاوتان ڕوون بێ، ئەمانە هەمووی لە پیاوچاک و ئیماندارەوە هاتوون، بەڵام خەڵکێک هاتوون ئیستیغلالی چاکی ئەمانەیان کردووە بۆ ئەوەی کە حیزب و دەسەڵات و پۆست و ڕەوتی لێ دروستکەن و خۆیانی پێ گەورەکەن و مەسلحەتەکانی خۆیانی پێ ببوژێنەوە. بۆیە جەعفەری سادق کە یەکێ بوو لە ئەئیمەکان، دوو کوڕی هەبوو کە سەرەکی بوون. کوڕێکیان ناوی ئیسماعیل بوو، کوڕێکی تریشیان موسای کاظم بوو. موسای کاظم کوڕە بشکۆلەی بوو. ئەوەی دوای موسای کاظم کەوت شیعەی ئیثنا عەشەری لێکەوتەوە. ئەمە سەربەخۆ بابەتجیا لە ئەچێ. مەجموعەیەکیان وتیان نا، ئێمە دوای کوڕە گەورە ئەکەوین، چونکە پۆست دوای باوک بۆ کوڕە گەورەیە. ئیسماعیل یەکەم کوڕی جەعفەر سادقە. لەبەرەوە هاتن جەمعێکیان دروست کرد بە ناوی ئەلئیسماعیلیە، شیعەی فاتمی ئیسماعیلی. مەفروزە کوڕەکەی حکم کا و کوڕەکەی دەسەڵاتی هەبێ. نەخێر، کوڕەکەی هیچ دەسەڵاتێکی نەبوو، ئاگاشی لەم کەین و بەینە نەبوو. چی ئەمانی زین و کردەوە و هات و گەورەی کرد؟ کابرایە کە گومانەکری ئەسڵی یەهودی بێ، ناوی عوبەیدوڵڵای ئەبوو محەممەد بوو. ئەبوو محەممەدی عوبەیدوڵڵای مەهدی. هادووتی کاکە ئێمە ئەم پیاوە گەورانەمان هەیە، بۆ دوای خەڵک کەوین. ئەم پیاوانە قوتبن، ئەم پیاوانە گەورن، ئەم پیاوانە هەموو کەس ئەزانێت پێشینەکانی ئێمە هەمویان چاک بوون، بەڵام هاتن ئەمانە تەقدیسیان کردن. ئەم عوبەیدوڵڵایش کە گومانەکرێ یەهودی بێ، هیچ ڕەبتی بە عایلەی جەعفەری سادقەوە نەبوو. هاتن وتیان ئەمە تەزاوجی ڕۆحیان کردووە. واتە ئیساکەنە ئەم پیاوە ئەکرێت پێشەوای ئەم مەزهەبە بێ، ئەم ڕەوتە بێ، بەبێ ئەوەی کە سەربەم بنەماڵەیە و سەربەم جەمعە بێ. هات خۆی کرد بە سەرۆک و خەڵکی کۆ کردەوە، تی کاکە جان ئێمە ئەبێ شیعەی ئەم پیاوانە بین،
شیعەی ئیسماعیلی کوڕی جەعفەری سادق بین. بەڵام چی؟ ئەوەی خوا پێی ناخۆش بوو دەستیان پێکرد لە چوە لە قەیڕەوان. قەیڕەوان کەوتۆتە شۆوە تونس. ناوی ئەبوو بەکر و عومەر و خولەفای ڕاشیدینێ بێنایە ئەلێرە ملی لێکرایەوە غەیری عەلی نەبێ کە درویانەکە لەگەڵ عەلیشە رضی الله عنهم ئەجمعین. مزگەوتەکانی ئەهلی سونەیان کرد بە شوێنی تەویلی ئەسپەکانیان، کرد بە خان. جژنیان بەجیا ئەکرد هەر کەسێک ئاخر ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو بوایە لە ملیانەیە ئەیانوت تۆ بە ڕۆژوو نەبوویت، تۆ بە ڕۆژوو بوویت، ئەمڕۆ ڕۆژی جژنە، وەختە نابێ ئێمە جژنمان لەگەڵ خەلیفەی عەباسیا بێ. هەموو شتێکیان جا کردەوە. کە بانگە دەیت ئەبێ بانگ بڵێ حەیە عەلا خەیر العەمەل محەممەد وعەلی خەیر البەشەر. ئەگەر ئەمە بۆ بانگ زیاد نەبوایە ئەوەی کە بانگێدا زمانیان چی لێ کرد؟ زمانیان لێ کردەوە ئەیان بڕی و ئەیان خستە سەر ناوچەوانی بۆی کە بێ بە عیبرەت بۆ خەڵکی. هەرچی مزگەوتی ئەهلی سونە بوو دایان خست، مەدرسەکانی ئیمامی مالیکیان داخست، ئەوەی کە سەڵەواتی بایە لە دوای پێغەمبەری خوا لە پیاو چاکان سەر و پشت سوار گوێ درێژێکیانە کرد، ڕەجمیانە کرد، ئەیان کوژ لە بازاڕە ئەیانوت ئەمە تاوانی کەسێکە کە عەلی عومەری خۆش بوێ. سبحان الله ئەمانە بەس بەناو بەشەر بوون. بەجارێک خەڵکیانەگرت قەتڵ و عام 100-200 کەس بەلایەنەوە 4,000 کەس بە یەک جار بکوژن بەلاوە وازانی ئاویان خواردێتەوە. چکە بۆ باگراوندەکە چییە؟ باگراوندەکە یەهودیەتە. ئیترەمە وەلەن تەرضا عنکە اليەهود وەلا النەسارا، بەس بە ناوی دینەوە ئیکا. ئەمانە هاتن لەو شوێنەی خۆیانە وردە وردە فراوان بوون و گەورە بوون لەژێر زەبر و زەنگ و ئاسن و ئاگرە کە بینیان وردە وردە میسر خەریکە زەعیفە بێ هەستان کشان بۆ میسر. خەلیفەی عەباسی ئەلەوێ والیەکی هەبوو، والیەکە وەفاتێکرد لە گیانەڵەیە بوو، گەیشتنە سەر میسر و میسریان داگیر کرد. مەئساتێکی گەورە بەسەر عالەمی ئیسلامی هات. ئەوەی کە ئینجا نشیان لەناو میسرا کردیان، ئینجا دەسەڵاتی خۆیان بڵاو کردەوە، خەلیفەی خۆیان دانا بە ناوی خەلیفەی فاتمی موعیس. ئینجا دەستیان کرد بەوەی کە خۆیان نایانەوێت تەشەری پێ بکەن. دین نەما. هەتا لە جارێکیان ئەم عوبەیدوڵڵایە کەوڵێکی خستە سەر پشتی بە هەڵاوگەڕاوی چووە بە چوارشنۆڵە چووە ناو جەمعەکەیەوە کە ئیمانیان پێی هەبوو. وتی ئەزانن خەڵکی نەبۆچی بە چوارشنۆڵە هاتوومەتە ناوتان، وتیان بۆ وتی لەبۆی کە پێتان بڵێم ئێمە هەمومان ئاژەڵین. ئاژەڵی هیچ عیبادەتێکی لەسەر نییە و تەکلیفی لەسەر نییە. ئەزانن بۆچی کەوڵەکەی سرم هەڵگێڕاوەتەوە؟ لەبەرێکی ئێمە دین قڵپەکەینەوە. ئەزانی کەوتم بەح یعنی چی؟ یعنی هەموو شتێ بۆ ئێوە مباحە لە عارەق و لە تاوان و لە نوێژنەکردن و لە زینا. چی ئەکەن بۆ خۆتان لە مخەدیرات و لە حەچی لە ڕیبا و چیتان پێ خۆشە بیکەن، هەموو شتێکتان بۆ مباحە، بۆی کەوتم بەح. بەم سێ حەرەکەیە دینی لەناو خەڵکانە هێشت. بەس ئەیانزانی دژایەتی جەمعێک و خەڵکێ بکەن. ئەمانە پەلیان کێشا وردە وردە لەوێ نەمانەوە هاتن گەیشتنە عێراق. چۆن گەیشتنە عێراق؟ بە دەعوا. ئەزان چیان دروست کرد؟ ساڵی 358 گەیشتنە میسر، 361 چیان دروست کرد؟ جامعەی چی لە میسرە؟ ئەزهەر. جامعەی ئەزهەریان دروست کرد. بۆچی؟ بۆ ئەوەی کە بێ بە پێگەیەک بۆ بڵاوکردنەوەی فکری خۆیان، فکری بوودەڵ و پوچەڵی خۆیان خەڵک پەروە دەکەن. جا تەڵەبە وەرگرە، پارەی تیا سەرفکە، بیان کە بە داعی بیان نێرە ئەم دەعوەیە نەشرکن. دەعوە گەیشتە عێراق. لەوێ دەعوەکەیان لەگەڵ چیا بوو؟ گەیشتنە یەکێک لە سەرکردەکانی سوپا لە ناو بەغدایە کە حیمایەتی بەغدایە کرد، ئەو کاتەش خلافەتی عەباسی هەبوو. ناوی بەساسیر بوو. ئەم بە بەساسیرەکە ئەم دینەی عوبەیدی وەرگرت، بوو بە درڕندەیە مەگەر خوا بۆ خۆی بزانێ.
یەکەم شت پژملی خەلیفەی گرت کە لە بچەی کرد بردی لە حەدیسە لێ بەستێەوە. اینجا ڕئیس وزەرای هێنا، ڕئیس وزێراکەی هەڵواستی، ئەڵێ خستێ سەر پشتی گوێ درێژێک ئینجا بە قامچی لێیانەیە لە دواوە لەناو بەغایە ئەیانژەڕا بۆ ئەتکردن 40 دانە ڕۆژ لەناو بەغدایە نوێژی جومعە نەکرا. خلافەتی عەباسی ئیلغا کردەوە. هەرچی خەڵکی کەرخ بوو کە شیعە بوون بەناو کردنی بەگشت بەشەکەی تریا هەمویان قەتڵ و عام کردن، هەندێکیشیان هەر لەناو دیژلەی ئاخنەکانیانن. ئەمانە ئیشیان ئەوە بووە کەسێ لەگەڵیانە نەبوایە، یان بە زەهر لەگەڵیانە یەکلاییانە کردەوە، یان بە کوشتن ئیختیار. لەبەرەوە ڕوعبێکی زۆریان خست بۆ دڵی خەڵکەوە. بەم شێوەیە لێرەوە گەیشتنە بەغدا و گەیشتنە ئێران و گەیشتنە نزیکی خۆراسان، لە خوارەوە گەیشتنە یەمەن، لێرەشەوە گەیشتنە میسر. بە هەموو شوێنەکە پەلیان کێشا. یعنی ئێستا کەنە خلافەتی عوبەیدی خەریکە ئەگاتە ئاستێک منافەسەی خلافەتی عەباسی ئەکا کە هەموو عالەمی ئیسلامی بەدەستەوە بوو بە منافسێکی. بەڵام بۆ گیانی سونە ئازا بوون لە ئاستی ئەوەی کە خاچپەرستەکان هاتن هەروە عەسقەلان و بەیتی مەقدیس و شوێنان هەمیان تەسلیم کردن. ترسنۆک بێغیرەت. اینجا لەناو خۆشیانە خەلیفەیەکیان هەبوو، خەلیفەی عوبەیدی کە پێیانەوە خەلیفەی فاتیمی ئیسماعیلی، 3 وەزیری هەبوو لە 1 ساڵە، 3 وەزیری گۆڕی. وەزیرێکیان ناوی عادل بوو، وەزیرێکیان ناوی ضرغام بوو، وەزیرێکیان ناوی شاور بوو. اینجا تۆ دیقەتی ئەم شاوەرە بن بزانن چەند لە بلەبان و ناکەس بەچەیە. جارێ ضرغام هەستا عادلی کوشت بۆ ئەوەی کە وەزارەتەکە بۆ خۆی بمێنێتەوە. لەو کاتەیە کە خلافەت هەبوو ئەگەر یەکێ پێیان بوو تایە وەزیر یعنی ڕئیس وزەرا، یعنی حکمی هەموو میسرێ کرد کە ئەو کاتە میسر پێیانەوت ئومە دونیا، دایکی هەموو جیهان. ئەو نەفراوان بوو، یعنی شوێنێک نەبوو منافەسەیەکی بەسیط بێ خەڵک لەسەر شارێک و لەسەر لادێی شەڕکانە، لەسەر شاری گەورە شەڕیانە کرد، لەسەر وڵاتی گەورە ئیشیانە کرد. ضرغام هەستا شێی کوشت؟ عادلی کوشت. چێ مایەوە؟ شاور لەگەڵ ضرغامە. وەزیریش لەو سەردەمایە هەموو شتێکی بەدەست بوو. خەلیفە تەنها کارتۆن بوو مابووە. لەبەرەوە هەستان چیان کرد؟ هەستان ئەمیان جوابی نارد، شاور جوابی نارد بۆ نورەدین. وتی نورەدین ئەگەر جێیشم فریاخەیت و بێیت بەدەمەوە لە دەست ضرغام نجاتم بەی کە منافیسی منە و هاو سەرۆکمە بێ ئەوم بۆ بەی بە عەرزە جوندی و ئایدی من، پارە و ئایدی من، ئەسەدەدین شۆرکەوە گرمە خۆم، بەشێکی باشتان بۆوە بڕمەوە، هەموو ساڵێکیش باج و خەراجەکەم تیانە ئێمێ. ضرغامی ژێر بەژێر جوابی نارد بۆ چێ؟ بۆ ئەموریی یەکەم کە پاشای بەیت المەقدس بوو، خاچپەرست بوو. وتی نورەدین زەنکی بەتەمایە بگاتە ئێرە و جێیش بنێرێ، ئەگەر فریانەکەویت میسرە لەدەستە چێ. جێیش بنێرە، ئەگەر جێیش نار بۆم هەموو هەنگاوێکت کە 24 هەنگاوە لە بەیت المەقدسەوە هەتاوەکو میسر، یعنی 24 وێستگەیە، 27 وێستگەیە، هەموو وێستگەیەک 1000 دیناری میسری تێمێ. هەموو جێیشەکەت هەدیاکەم، هەموو ساڵێکیش باجەکەمە ێم بە تۆ ئەبم بە تابعی بەیت المەقدس، ئەبم بە ویلایەتێ سەر بە تۆ، بەشە تێ نەیەڵیت ئەمانە زەفەرم پێ بێنن. نورەدین زەنکی کە ئەمەی زانی ئەسەدینی شۆرکۆ بان کردوتی فریای میسرکەوە با نەکەوێتە ژێر دەستی خاچپەرستەکان. ئەسەدەدین شێرکۆ 2000 کەسی لەگەڵ خۆیان برد. چی تیا بوو؟ سەلاحەدین لەگەڵ خۆیان برد. 2000 کەس بەس. گەیشتنە میسر. کە گەیشتنە میسر ئالەویانەیە شەڕ و پێکدان ڕوویدا لە بینی ئەسەدەدین شێرکۆ و چێە؟ ضرغامە.
ئەم بۆ یارمەتی چێشووە بۆ یارمەتی شاوەری خائین چووە هێشتا جێیشی سەلیبی نەگەیشتووە ئالەویانەیە زرغامیان کوشت زرغام ڕای کرد کوشتیان و نەجاتی بوو قووەت بۆ کێ مایەوە قووەت بۆ شاوەڕ مایەوە ئێستا شاوەڕ بەبێ منافیس بوو بە ڕەیز وزەرای هەموو میسر ئەنجا بە ئەسەدی شێرکۆ وتی ئەسەدی شێرکۆ دەستە خۆش بێ بە خێر بیستە چاوم بڕۆ زەحمەت نەبێ لە بەلبیس دانیشە لەولا قاهیرەوە بوو لە شەرقی قاهیرەوە بوو ئەلیوات بخۆ دانیشە عاقلانە و دەنگی لێوە نەیەت تۆ میوانێکی دانیشە و ئیشەکەی خۆ کردووە و قسەی زیاتر نەکەیت دوای وتی زەحمەت نەبێ فەرموو دەرچۆ هەیلەوە ئەم پیاوە هێناوە ساکەنە هەروە بە ئەواسانیە فەرموو دەرچۆ ئەسیدەی شۆکە وتی من ئەم وڵاتم بە خوێن گرت هەروە باسانی جێی نایاڵم نامەیەکی نووسی بۆ چێ بۆ عەموری یەکەم عەموری یەکەم چێ بوو پاشای بەیت المەقدیس بوو کە ئێستاکەنە زرغام نامی بۆ ناردەبوو وتی وەرە فریام کەوە لە دەست ئەسەدەدین شێرکۆ نەجاتم بە سەیدی ئەم پیاوەتیەکە سەیدی ئەم خیانەتەکە سەیدی ئەم خەنجەرەکە لە پشتەوە ئەمۆریە هات ئالەویانەیە دەستیان چووە خوێنی یەکتری لەگەڵ چێە لەگەڵ ئەسەدەدین شێرکۆیە دوایی هەستان سڵحیان کرد وتیان کاکە نە ئێمە و نە ئێوەش سڵحێکەکەین هەموومان بۆ دەرەوە پاشای بەیت المەقدیس زایدن ئەسەدەدین شێرکۆ هەردووکیان بۆ دەرەوە فەرموون وتیان ئەبەی جێشتەکەشتان بە هاوتەریبی بچێتە دەرەوە جەماعەتی ئەسەدەدین شێرکۆ بەم ڕێگەی ئاوا بڕوا جەماعەتی تریش بەم ڕێگەی ئا بڕوا بۆی کە کەس بەجێ نەمێنێ و دوایی لە پشتەوە خەنجەر بەهاوێ ئەبێ هەردووکمان چینە دەرەوە وتیان بەسەر چا هەردووکمان چینە دەرەوە وەڵا هەردووکیان چوونە دەرەوە شار بۆ شێ بەجێما بۆ شاوەڕ بەجێما شاوەڕ بکوژ بە بڕخۆی بوو کە ئەوان ڕۆیشتن ئەنجا دەستی کرد بە قەتڵ و ئامی ئەوەی کە مابوو پیاو کوشتن دزی جەردەیی وەکو ئیساکەنە لە وڵاتانە ڕۆیات بە شێوەیەک دەستی کرد بە تاوان خەلیفەکەی خۆی خەلیفەی فاتیمی هاواری لێستا جوابی نارد بۆ چێ جوابی نارد بۆ نورەدین وتی پیاوی چابە وەرە لە دەست وەزیرەکەم ڕزگارم کە من کارتۆرم دەسەڵاتم نییە سەیرەوە نییە ئەسەدەدین شێرکۆش لە خوای ویست بگەڕێتەوە میسر هەموو جارێ بە نورەدین و نورەدین ئیجازەم بە باچوە میسر بە ئەو وڵاتە نەکەوێتە ژێر دەستی خەڵک پیاوی چابە نورەدینی شەیوت دانیشە مەجوو لە کاتی ئەومان نییە خۆمان وەزعمان خراپە هەر چوار دەورمان دوژمنە قەینا ویستی لە کۆڵی کاتەوتی بڕۆ بەلای خەلیفەی عەباسی لە بەغدا ئەسەدەدین شێرکۆ بە فرسەتی زانی خۆی گیانەوە لای خەلیفەی عەباسی وتی جەناب وتی ئەگە فریای میسر نەکەوی لە دەستێکی ها پیاوی چابە بمنێرەوە نورەدین زەنکی ڕازی نابێ بمنێرەوە با بچم حیمایەتی ئەو مەنتەقەیەکەم وەڵا ڕێ خەلیفە موافقەی بۆ کرد وتی نورەدین مەجالی بە با بڕاتەوە ئەسەدەدین شێرکۆ بە 2000 کەسەوە ئەم جارە بەرەو چوو هاتەوە بەرەو میسر هاتەوە کە بەرەو میسر هاتەوە بۆ گیانی شاوەڕ شاوەڕ پەیزانی شاوەڕ جوابی نارد بۆ چێ بۆ مەلیکی بەیت المەقدیس وتی فریاکەوە نورەدین زەنکی جێیشەکەی بەڕێوەیە بۆ ئێرە ئەگەر بگات و میسرە لە دەست بسێنێت شام و حەلەبی بەدەستەوەیە میسریشی لە بەردەسا بێ ڕێک بەیت المەقدیس دەکەوێتە بینی ئەو دوو بەرداشەوە فریای نورەدین نەکەوی میسری خواردووە ئەسەدەدین شێرکۆ کە ئەمەی زانی جێیشی سەلیبیەکان لێوە هاتووە ڕێڕەوی گۆڕی 40 کیلۆمەتر هاتە خوار قاهیرەوە نیلی بڕی کەوتە ئەو دیەوە کەوتە منتەقەیە پێوتە جیزە ئالەویانەیە جێیشی سەلیبیش داخل بوو لە غەزەوە هاتە ناو میسرەوە شاوەڕ بە هەموو قووەتی میسر کە لەگەڵیا بوو زایدەن هەموو خاچپەرستەکان هێرشیان کرد بۆ شێ هێرشیان کرد بۆ 2000 کەسی ئەسەدەدین شێرکۆ ئەسەدەدین شێرکۆ لەو بەری نەهری نیلە نورەدین لەم بەرە واتە نورەدین زەنکی ساکەنە لە شەرقە ئەمان پەڕیونەتەوە بە ڕووباری نیلا چوونەتە ئەو بەرەوە چوونەتە ڕۆژ ئاواوە
ئەسەدەدین شێرکۆوتی چی بکەین 2000 کەسین وتیان قوربان ئێمە 2000 کەسین ئایساکەنە بێنە گیانمان ئەوان سەدەها هەزارن لە قوی ئێمەیان نییە پاشەک شەشکەین و ڕاشکەین هیچی لەسەر نییە ئێمە با بچینەوە ئەمبەری نیل شەڕیشکەین ئەگەر ڕامان کرد ئەگەڕینەوە بۆ شام بەیساکەنە تۆ لێرەنەیە بەرەڵامانەکەی لێرەنەیە بشکەین ئەڕۆین بۆ لیبیا و ئەچین بۆ مەنتەقەی بیابان هیچمان بەدەسەوە نییە پەرتەبین هەر خەڵکەمان خوا ئەم خەڵکی چێمە ناناسی ئێمە خەڵکێکی غەریبی لێرانەیە 2000 کەس ئێمە لێرەنەیە چی بکەین بە شەرتە لە ڕێگە کۆمەڵێکیان بەهۆی گێژەڵ و کەو بەهۆی عاسیفەوە لە ناوچوو بوون پیاوێکیان هەستا کوڕێکی گەنجی خۆتان ئاسایی کاڵێ مەملووکی نورەدین زەکی بوو قوتابی ئەو بوو تی جۆ بگرن ئێوە چەند ساڵە و چەند مانگە نورەدین زەکی معاشی پێشمەرگایەتی تانەیاتێ هەدایی و ئەرز و ئاو و شتی خسوونەتە بەردەستان لەبەری کە دیفاع لەو میلەتە بکەن ئیستاکێنە وەکو ژن هەڵیەن بۆ چۆ ڕاکەن ئەگەر پیاو نەبوو نهاتنایە لەو ژنەکانە دانیشتنایە هەیلەوە مناڵێک هەڵەسێ قساکە ئەسەدیدین شێرکۆوتی تی وەڵاهی ڕاستەکە سەلاحەدین تی وەڵاهی ڕاستەکە تی وەڵای بۆ حاڵەوە بشنەوە بۆ لای نورەدین زەنکی تی وەڵای هەرچی شتانە هەرچی نەجمە و داڵە لێتانە سەنێتەوە ئێوە پێشمەرگەن هاتوون دیفاعکەن ساکەنە لەم کاتەکە تەنگانەیە خۆتانە شارنەوە ئەخر معقولە 2000 کە بچێ بەگشت دوو جێیشە تیان شەڕەکەین خوا شیواتان بینیوە عولەمانە فەرموون ئەعجەب حەرب لەسەر ئەرزە ئامە بوو ئەسەدەدین مامی سەلاحەدین وتی سەلاحەدین کە ئەمانە هێرشەکەن لە قەلبەیەن لە جەرگەی سوپاکەیەن بۆی کە من بکوژن یا من بشکێن منیش کوژان کۆتایی بە هەموو شتێکیەت وتی تۆ هەرچی قووەتە بیبەرە قەلبەوە بیبەرە جەرگەی شەڕەکەەوە هەرچی قورسایی بیبەرە ئەوە وتی ئەی تۆ وتی من لەگەڵ کۆمەڵێ سوار چاکە ئەچم جیابمەوە ئەبمە دەسەڕاست خۆی خستە دەسەڕاستەوە سەلاحەدینی خستە دەسە ناوەڕاستەوە مەجموعەیەک شتە دەستچەپەوە هێرش هات بۆ سەلاحەدین لە ناو جەرگەیە وتیان ئەسەدەدین شێرکۆ لە جەرگەیە هێرشکەن با ئەمە بشکێت تەواو باڵەکان هیچ نین سەلاحەدین بە تاکتیکێک کە ئەوان هێرشیان کرد گەڕایەوە پاشەکشەی کرد دوایان کەوتن کە ئەمان دوایان کەوتن ئەسەدەدین شێرکۆ لە پشتەوە هاوبوویان کە ئەوان بینیان ئەمە دوو جێیشە ئەمە یەک جێیش نییە لە پێشەوە جێیش هەیە و لە پشتیشەوە لێیانە درێ کەوتنە بەینی هەردوو جێیشەکەوە شکان عەجیب ئەو جێیشە شکا لە ڕایان کرد لە بەردەستیان هەڵهاتە سوبحان الله جاڵێکە شکان سەلاحەدین لەگەڵ مامیا بەرەو ئەسکەندەریە چوو نەبادا جێیش لێوە داخڵ بێ چکەوە لەسەر بەحر بوو لەسەر و قاهیرەوە بوو سەلاحەدینی لێ بەجێشوی تۆ محافظی ئەم شارە بە و سەرکردی ئەم شارە بە خۆمە چوومە بۆ سەعید خۆی گەڕایەوە بۆ نزیکی قاهیرە و سەعید ئینجا لەوانەیە خاچپەرستەکان و شاوەر چوون تەوقی ئەسکەندەریان کرد کە سەلاحەدینی لێ بوو فەرمێ چەند ڕۆژ خەڵکیان نەبوو بێخوا هیچ ئەمە دەستەوە نەما ئەلێنجا ئەموریە داوای ئەوەی کەوتی کاکە با سوڵحکەین دەستیان کرد بە سوڵح سوڵحەکە چی تیا بوو حەساری سەر ئەسکەندەریە لابچێ دیلەکان بگۆڕنەوە ئینجا هەردوو جێیشەکەش ئەم جارەش دەرچن جێیشەکە گەڕایەوە شاور ژێر بەژێر لەگەڵ خاچپەرستەکانە ئیتفاقی کرد تیۆمەڕۆن وتی مسرتان ئێمێ 400,000 دیناری ئاڵتوونی مسریتان بۆ سەرفەکەم و با نوێنەریشتان لێرە بێ بۆی کە بمان پارێزێ دەستیان بە شێرکۆ بە سەلاحەدینەوە نا ئەوان بڕۆن ئەمان مانەوە قووەتی خاچپەرستەکان مایەوە لە شوێ لە قاهیرەیە ماوەیە سەیری ئەم دوودوییان کرد کە سەیریان کرد شاوەر بۆ خۆی خەریکی ڕاو ڕووت و خەریکی ئەرزدا بەشکردن و خەریکی دزی و خەریکی ئافرەت و خەریکی عەرە خواردن و خەریکی گەندەڵیە خاچپەرستەکان وتیان کورە بۆمیان لێ تێک نەین خۆمە وڵاتەی خۆمانە هەستیان دەستیان کرد بەسەر میسرە یەکەم مەنتەقەی بلباسیان گرت هێرشیان کرد بۆ قاهیرەیان گرت هێرشیان کرد بۆ شاوەر لە چۆ بوو لە فستاد بوو
شاوەر زانی هێرشەکەیەت و ئیساکە نەمان هیچیان لە دەسەڵاتان نییە هەستا شارەکەی کامل سووتان ئەڵێ 45 دانە ڕۆژ ئاگەچوو بە ئاسمانە دووکەڵ لەو شارە بەرزەبەوە بۆی کە ئیسفادەی لێ نەکەن ئەڵێ شارەکەی سووتان و خۆی پاشەکشەی کرد خاچپەرستەکانی جوابیان نارد بۆ خاچپەرستەکان و بۆ بەیت المەقدیس وتیان وەرن میسرمان گرت میسر بوو بەی خۆمان نە شاوەر و نە حاکم و نە ئیسماعیلێ و نە هیچ خەلیفەی فاتمیەکان جوابی نار بۆ نورەدین تی نورەدین وەرە پیاوی چا بە نەجاتم بە لە دەست خاچپەرست و لە دەست شاوەر ئەم جارە شێ بچێتەوە باشە چێ بڕەشەحە بچێتەوە هەر ئەسەددین و شێرکۆ نییە لەگەڵ سەلاحەدینە ئەسەددین شێرکۆ لەگەڵ ئەسەددین یعنی چی؟ یعنی شێر کۆ خۆ ناوەکەی دیارە هەر شێرێ نەبوو کۆ شێرێ بوو ئەمە لەبەرەوە کەوان تەرجمەیان کردو بۆ ئەسەددین ئەمە ئوسودی دین بوو ئەم کەڵە پیاوە سبحان الله سەیدی دیقەتی ئەم مەنزەرە بەرەنجا لە هەموو شتێکە تێگەن کە ئەسەددین بەڕێکەوت و هاو بۆ میسر طبعا ئێستاکەنەی هەوازانی لە بینی ئەم دوو دیوارەیە ئاواکانی وەڵا لە دیمەشقەوە هاتەوە بۆ میسر یەوەزانی یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئینسان بە چەندەها ڕۆژ نایبڕێ بە پەلە بیتەوە بگەیتەوە چۆ بگەیتەوە قاهیرە لە چۆ لە دیمەشقەوە بە تەیارە ئەبێت تکتی بۆ ببڕیت و چەند سەعاتێ بە ئاسمانەوە بیت ئەلە سەددین کە گەڕایەوە خاچپەرستەکان چیان کرد ئەدەی جوابێک چی؟ ئاش بەتاڵ خاچپەرستەکان وتیان ئەسەددین هات میسریان چۆڵ کرد سێ مخیرەتەکە ئەمە سەیری کە ئەمەیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ نصرت بالرعب مسيرة شهر ئەمەیەکە ئینسان بۆ خوا بژی خەڵک چۆن لێ ترسێ میسریان هەمووی چۆڵ کرد لەبەرەوەی کە ئەسەددین بەڕێوە بوو هێشتا نەگەیشت بوو ئەسەددین کە گەیشت کەس نەبوو لە بەردەمیایە کەسە چوو بەلای خەلیفەی فاتمی وتی قوربان داوای ئێمەت کردبوو وتی بەڵێ وتی داوا کرا وتی سەری شاوەرمەوێ وەزیرەکەی خۆم سەریم بۆ بێنن ئەسەددین چوو بۆ سەری شاوەر کە بیهێنێ طبعا هێشتا جێشێکی زۆری لەگەڵایە شاوەر ویستی تەکتیکەکەی خۆی دەست پێ بکاتەوە وتی ئەوە کاکە جواب بۆ ئەسەددین و بۆ سەلاحەدین و بۆ جەماعەت بنێرن ئەم ئێوارەی لای منن کوڕەکەی وتی باوکەوە چیەکەیت کوڕەکەی شاوەر تی هیچ تی بەخوا زانم زاریان بۆ تیەکەیت ئەمە پیشەی یەکەم جارە نییە وتی اینجا بۆ یعنی ئەستا ئەگەر ئەسەددین بێ بۆ ئێرە شێرکۆ بۆ بێرە چیمان لێەکە وتی باوکە تی جۆ بگرە وتی هەمومان بکوژێن و سەر ببڕین لەسەر دەستی ئەسەددین شێرکۆیە باشترەوەی خاچپەرستەکان بێتەوە وتی بەس خاچپەرستەکان بزان ئەسەددین شێرکۆ مردووە تی بیانێگەنەوە سەرت وتی ئەم خەجاڵەتی ئەمەیەنە بەسەر خۆ تاشتیوان بکە وەڵڵاهی خۆم ئەچم بە ئەسەددین ئەڵێم غەڵەتی وانەکەیت ئەم خیانەتی لێ قبوڵ ناکەم وتی باوکتم وتی باوکایەتی ناخوا تۆ خیانەت لە ئومەتیەکەیت من دەڵێم تۆ ئەسەددین بکوژیت تی دوژمنە وتی دوژمنە بەڵام پیاوە بەغیرەتە شێرە ئەسەددین شێرکۆ گەیشتە سەری و ملی هێنا و بردی و تەسلیمی خەلیفەیان کرد و ڕێک لە ملیان لێ کردەوە وەخەی نەجاتمان بۆ لێدە شاوەر ماوە تۆ چێ ماوە تۆ دار و دەستەکە 200 دانە ساڵ فکرێک حکومکە هەروە بە ئاسانی هەڵناکەنرێ لەبەرەوە کەوتنە پلانگێڕان ئینجا دار و دەستەی قەسر نزیکی 5 دانە هەزار سوودانی بە دەورەوە بووکەیە نابوویان بۆ حەرەس جاوانە کەوتنە پلانگێڕان چوونە گیانی ئەسەددین شێرکۆ خەلیفە وتی قوربان ئێستا من وەزیرم نەماوە باشترین کەس کە بیکەم بە وەزیر چێیە؟ ئەسەددین شێرکۆ ئەسەددین شێرکۆ بوو بە وەزیری ڕەیس وزەرای هەموو میسر ئینسان چەند زووەگاتە پۆست چەند ساڵە پۆستەکەیا بوو بۆی دڵتان بە پۆست خۆش نەبێ چەند ساڵە پۆستەکەیا بوو 2 مانگ و 5 ڕۆژ 2 مانگ 5 ڕۆژ وفاتی کرد خەلیفە عابد
وتی وەرە کوڕم سەلاحەدین لە تۆ باشترم دەست ناکەوێت دوای مامت بکەم بە وەزیر تۆ وەزیری من بە ئەمەش قەسر ئەمەش دەسەڵات ئەمەش هەموو شتێ بەدەست خۆتەوە بۆ سەلاحەدین تەمەنی چەند بوو لەم کاتەیە 31 ساڵ بوو وتی ئەمە مناڵە گەنجە ئێستا هەر بە پارە و بە پول و بە عارەق و بە بەرتیل و هانە هەڵێ خەڵەتێن میشەکەمی بۆ خۆمە نایم کەڵگایەکی تر وەکو شاوەر و وەکو شێرکۆ بۆ خۆم دروستکە من بە گەنجێکە با هەموو شتێ هەڵە خەڵ سەلاحەدین بوو بە ڕیز وزەرای میسر تەمەن خۆی گەورە خۆی شتان ڕێکەخە اینجا سەلاحەدین 5 دانە هەزار کەسی سوودانی کە شارەزای میسر و شارەزای قەسر و شارەزای دار و بەردن چون بە گژیان ئەرمەنیەکان چون بە گژیان فاتیمیە کۆنەکان وردە خەریکە باسێ کۆنەکان زینووەکەنە وردە لە پشتەوە سەر هەڵەیەن و خلافەتیان دانا وەزارەتیان دانا ژێر بەژێر هەموو شتێکیان ڕێخست و ما بۆەوە سەلاحەدین لەناوبەرن سەلاحەدین زۆری بۆ هاو دایمەش عالمی لە دەور بوو بە عالمەکەی وتی قوربان زۆرم بۆ هاتووە دوعام بۆ بکە دوعا من بەرگەی ئەم هەموو شتە ناگرم من غەریبم ئەخە تۆ زۆر مهمە لە وڵاتێکا غەریب بیت کەمی نەبیت کورد بیت حکمی وڵاتێکی گەورە بکەی کەی خۆت نییە غەریب بۆ نییە ئەم ئیشە بەس لە خوای گەورە جوانە بەڵام چی بۆ هەڵەبژێرێ پیاوی بۆ هەڵەبژێرێ ئەم بە ئێمە ناکرێ ئێمە لە وڵاتی خۆمانە میوانی نوژێر دەستەین سەلاحەدینی ساکێنە بە چی ئەڵێ بە عالمێکا ئەڵێ مامۆستا گیان خوا دوعای خێرم بۆ بکە خوا سەرم خا ئەڵێ عالمەکەش زۆر قسە لە ڕوو بوو تی خوا تۆ چۆن سەرخە تۆ تا ئێستا کەنەش عەرەقە خۆیتەوە هەی سەلاحەدین عەرەقە خواتەوە بەڵێ سەلاحەدین تا ئێستاش عەرەقە خواتەوە غەریبە بەڵێ گەنجەکان دڵتان خۆش بێ ئەوانەی تا ئێستا کەنە تاوانێکی ژێربەژێریان هەیە خراپە بەس نایڵن کەس پێیان بزانێ سەلاحەدین لەم قسەیەوەی تر ئەمەی گرتی تۆبەیەکی کردوتی بەچی چاکە بم بەچی ئەم شکستە و نوشتیانم ناچێ بەدیشی ئەم هەموو دوژمنەم لە کۆڵە بێتەوە تی لەگەڵ خوای گەورەیە ڕاست بۆ تۆبەیە بکە ئەڵێ سەلاحەدین لەو لەحزەیەوە تۆبەیەکی نەسوحی کرد بەڵام بابزانی دوایی سەلاحەدین بەم تۆبەیە دوایی چی لێ دەرەچێت نەگەڕایەوە ئەو نێرگەلە و جگەرە و عەرەق و تلیاک و ڕەسمی خراپ و ڤیدۆ و زینا و ڕیبا و هەرچی یەکتان کردبوو لێی گەڕێن لە پشتەوە بەجێ بێڵین تۆبەیەکی نەسوح سەلاحەدین بە سوودانەکانی وت کە ئەمانە خەدەم و حەشەمی قەسر بوون کاتی خۆی لە سەردەمی شاوەرە تی زەحمە نەبێ ئەم قەسرم بۆ چۆڵکەم قەسرەکەی بۆ چۆڵ کرد چی خستە شوێنەکەیان ئیداری قەسرەکە بکە قەسری خلافەت پیاوێکە ناویتان بیستووە یاڵا زیرەکێک بۆ بە پەند ناو کوردەواریە کورد پەندی پێهێنێتەوە ناوی چی بوو؟ قەرەقوش الله ئەلێن حکمی چییە؟ حکمی قەرەقوشە قەرەقوشی هێنا کردی بە ئیدارەی قەسر باسەکەی ئینشاڵڵا بزانم قەرەقوشە چییە بۆ پەلەمەکە دەرسەکانی داهاتوو قەرەقوش ها حکمی گرتە دەست ئەنجا کەوتە گیانی سوودانەکان هێرشیان کرد ئەم هەستا هەرچی ماڵ و قەسب بوو بەسەریا سووتانن ئەنجا کە هێرشی بۆ کردن کەسێکە تیری بووە لە گەڕەک و لەسەر بانەکانی ترەوە خەلیفەش ئاواسی دەکا بزانێ چییە سەرەکەوێ تمەس خەلیفە خۆی هانی یاون کە سەلاحەدین لەناوبەرن کە سەلاحەدین ئەمانی لە کۆڵ کردەوە جا ئەوڕیای بۆ شوێنانی کە تیری لێوە کەسێکە ئەرمەنە خوێڕیەکانن چۆ گیانی ئەوانیشی دەرهێنا و دووری خستنەوە هەر یەکیانی نارد بۆ شوێنێ بڵاوی کردنەوە بۆی کە پێکەوە نەبن ئینجا تەصفیەی هەمووی کرد اینجا کە سەلاحەدین ئەمەی لە کۆڵ بۆوە اینجا ئەو کۆنە بەعسیە پیسانەی کە لەگەڵ شاوەرا بوون و ئەیانویست خلافەتی فاتیمی جارێکی تر خلافەتی عوبەیدی زینوکەنەوە جوابیان نارد بۆ یۆنان بۆ بیزەنتیەکان بۆ بەیت المەقدیس وتیان ئەگەر بێن ئێمە لەدەست سەلاحەدین نەجاتمان بن ئێمە میسر تەسلیمی ئێواکەین بە 50,000 کەس لەناو کەشتیە هاتن دەوری دڵمیاتیان گرت الله دڵمیات لە کەنارەکانی ڕۆژهەڵات دەریای بەحری ئەبیضی متەوەسطە سەلاحەدین وتی خۆتان بگرن پیاوی چابن نامەیەکی نات بۆ نورەدین زەکی وتی نورەدین
لەسەرەوە جێشم بۆ هاتووە لە ناویشەوە هەمووی دوژمنە. ئێرە چۆڵکەم بچم بۆ دمیات لە پشتەوە ئینقلاب بکرێ. ئێرە بگرم دمیات گیراوە. لە قایرەیە بمێنمەوە دمیات گیراوە. خۆت حەل لێ بکەم نازانم جێشم بۆ نێری چی ئەکەیت؟ ئەڵێ نورەدین زەکی زۆر شپرزە بوو. خوایە چی بکات دەستی ناگاتە میسر. ئەبێ بەناو خاچپەرستەکانە تێپەڕ بێ. دووریشە تا ئەم ئەگاوان گەیشتون. هەستا لە پشتەوە هێرشی کرد بۆ چۆ بۆ بەیت المەقدیس. لە قەلعەکانی دەوروبەریە، قەلعەکانی حاریم و ئەو شوێنانەی کە خاچپەرستەکانی تیا بوو. بۆ ئەوەی کە ترس لە سەریان دروست بێت و بێنەوە بۆ بەیت المەقدیس و زەخت لەسەر سەلاحەدین لە میسر کەم بێتەوە. سەیری مامۆستا و قوتابی چەند ئیشەکانیان جوانە. ئەلێرەوە زەخت دەکات بۆ ئەوەی کە زەختەکەی سەلاحەدین بێتەوە جارێکی تر ڕووبکاتەوە دیمەشق. طبعاً لە دمیاطە زنجیریان بڵاو کردەوە، قووەتێکی زۆریان خست. سەلاحەدین براکەی خۆی برازاکەی خۆی تورانشار لەگەڵ تەقیەدین عومەرە هەردووکی نال بۆ ئەوێ لێ بۆی کە بەر بەو جێشە بگرن. ئەڵێ زنجیریان بڵاو کردەوە بۆی کە کەشتەکان نەتوان لەنگەر بگرن و بێنە پێشە. زستانیش بوو خوای گەورە لافا و سەرمایەکی بۆ ناردن هەڵە لەرزین. برسێتیش ڕووی تێکردن. ئەو جێشە بەو شوەیە مایەوە نورەدین زەکیش لە پشتەوە هێرشی کردووە سەر بێتی المەقدیس بۆی کە جێشەکە بجێڕێتەوە. ئەڵێ ئانەم کاتەیە نورەدین زەکی هەردوو ئایا کرد. چی بکاڵێ؟ ئەڵێ زۆر شپرزە بوو. ئەڵێ ئیمامی مزگەوتەکە هات وتی نورەدین ئەم شەو خۆم بە پێغەمبەری خوا بینیوە صلی الله علیه وسلم. تی بە نورەدین بڵێ خاچپەرستەکان شکستیان هێنا و لە دمیات کشاونەتەوە و زەخت دەسە سەلاحەدین نەماوە لەبەرەوە هیچ خەمی نەبێ. وتی ئەی پێغەمبەری خوا لە خەوەکەمان پێم وتووە نیشانەیەکم بەرێ و پیا باوەڕم پێ ناکە. وتی نیشانەکەت ئەوە بێ کە جارێکیان نورەدین زەنکی لە ناو مەجلیسێکە ئەبووتی زۆر چار خوای گەورە لە شەهیدی پاراستومی خەی بۆ بەنسیبم بێ نەکوژراوم. ئەوانی دەوروبەریش وتیان قوربان خوا نەکات تۆ بکوژەی، تۆ بکوژەی ئومەتێک ئەمرێ بەدەستەوە، ئومەتێ دوای تۆ ئەمرێ ئێمە دوای تۆ چی بکەین؟ وتی بۆ چێ دینی پاراستووە پێش نورەدین زەنکی؟ کوڕە خوای گەورە خۆی دینەکەی خۆیە پارێزێ، من چیم؟ ئەلێ دوایی سەری خستە سەر سوزدا نورەدین زەنکی وتی خوایە موسڵمانەکان سەرخە لەم شەڕەیە، خوایە من سەر نەخەیت، خوایە نورەدین زەنکی چییە سەری خەیان سەری نەخەیت؟ نورەدین زەنکی سەگ چییە؟ موسڵمانان سەرخە. کە کابرا خەوەکی بۆ جێڕایەوە نورەدین زەنکی خۆی زانی لە سوزدەیە چی وتۆ چ دوعایەکی کردووە لە حارم. وتی نیشانەکەم پێ بڵێ. وتی پێغەمبەری خوا پێی وتی بەو ناو نیشانەی کە وتیت نورەدین زەنکی چییە خوێڕیوە سەری خەیت خوایە موسڵمانان سەرخە. وتی خەوەکە سەحیح نییە، ڕاستیەکەم پێ بڵێ. وتی وتوتە نورەدین زەنکی سەگ چییە؟ دەستی کرد بە گریان. وتی ئێستا نیشانەکەت بەخوا زانم و پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم چکۆ دوعای بەس خۆم لە خۆم کرد. سەکی سەگ چییە؟ ئەلێ فعلا جواب هات کە کشاونەتەوە و ترسیان هەبووە لە بەیت المەقدیس لەبەرەوە حەزارەکەیان لابرد. بۆیە خۆشەویستەکانم سەلاحەدین ئینجا ئاهێکی بەبەرا هات تەسبیح حسابەکەی کرد. ئینجا وردە جێشی نات بۆ یەمەن، لەوێش دوو لە ڕووی ئێوە کەسێکی سەر لێ شێواوی لێبوو، ناوی عەبدولنەبی مەهدی بوو، خۆی کردبوو بەخوا، خۆی کردبوو بە پێغەمبەر، قبری باوکی هێنابوو گۆڕ بە گۆڕ، خەڵکی بۆ بان کرد بۆی کە بیپەرستن. ئەمی سەر بە فاتیمیەکان بوو. تورانشا لەوێەوە کە هات لە خسەرەوە لە مەدینە و لە مەکە عەمرەیەکی کرد و چوو بۆ ژیانیان و تەسفیەی کردن و پاکی کردنەوە. ئینجا وردە گەڕانەوە. خوای گەورەش توغڕ ئەلسەلانی بۆ چێ نارد؟ بۆ بەساسیر. بەساسیر چییە بوو؟ بەساسیر زابتەکەی بەغا بوو کە ئینقلابی کرد. سلجوقەکانی بۆ ناردن، ئەوانیش بەساسیریان گرت لە ناو بەغدایە، هەڵیان واسی و کوشتیان. اینجا خەلیفەی عەباسییان هێنایەوە سەر حکم و دانایەوە جارێکی تر. بۆیە بەڕێزەکانم ئێستا ماوەتەوە سەر چی؟ ماوەتەوە سەر ئەو حەرەکە پیسە بۆگەنە ژێر بەژێرەی کە ئیساکەنە لە سینان و لە خەڵکێکی ترا خۆی بینیەوە
کە لە منطقەی حەلەب و دیمەشقا بوون و دایمە لە کەمینا بوون و اینجا ئەمانەش هێزی اختیالاتیان هەبوو، یەکەم هەدەفیشیان چێ بوو؟ خاچپەرستەکان نەبوو، یەکەم هەدەفیان لێدانی سەلاحەدین و کوشتنی سەلاحەدین بوو. وللحديث بقية باش ما بيشيلوك إن شاء الله لسبينيا. السلام عليكم ورحمة الله وبركاته.